بەناوی خوای گەورە و میهرەبان قوتابیانی خۆشەویست سڵاوتان لێبێ پێتان گەیشتینەوە لەوانەی سێیەم لە پۆلیدا لە وانەی سێیەم باسی یاسای سنێڵ دەکەین. یاسای سنێڵ لەوانەی پێشوو تەنها دەقی یاسایەکەمان باس کرد. ئەو ڕۆدەین بەردەوام دەبین لەسەر دەقی یاسای سنێڵ بۆ شیکارکردنی پرسیارە بیرکاریەکان. بۆ شیکارکردنی پرسیارە بیرکاریەکانی یاسای سنێڵ پێویستمان بەم یاسایە هەیە. ئەم یاسایە لە دەرسەکەی دیژڕوونکردنەوەیەکمان لەسەردا، بەڵام ئێستا وەکو بەبێ هینانەوەک بەبیرت دەینمەوە. کاتێک کە باسی یاسای سنێڵ دەکەین دیسان بە هەمان شێوە دوو ناوەندمان هەیە. دەی کوڕی گەورەم، دوو ناوەندمان هەیە. ناوەندی یەکەم هەوا، ناوەندی دووەم لۆ نمونە شوشە. ئەگەر ئەوەش ئەستوونی سەرڕۆکە بێت، کاتێک تیشک بەلاری دەکەوتە سەرێ، ئەو تیشکە یان لە ستوونەکەی نێزیک دەبتەوە یان دوور دەکەوتەوە. بەوەی دەرێن تیشکی شکانەوە، بەوەی دەرێن ناوەندی یەکەم، بەوەش دەڵێن ناوەندی دووەم. و کاتێک تیشکەکە بەلاری دێ گۆشەیەکی لەگە ئێرە دروست دەکات، پێی دەرێن ثێتا ئای، پێی دەرێن گۆشە لێدان. گۆشە لێدان. و ئەلێرەش گۆشەی دروست دەکات، پێی دەرێن گۆشە شکانەوە کە بەلای شکانەوەکەی. کەواتە یاسای سنێڵ چ دەرێ؟ دەرێ ئێن ئای ساینی ثێتا ئای یەکسانە بە ئێن ئار ساینی ثێتا ئار. لەوانەکەی دیلۆتم باس کرد لێرە بەبیرت دەینمەوە. ئەمجا دەچینە نەسەر شیکارکردنی پرسیارە بیرکاریەکانی. تەماشا ئێرەکە ئێن ئای، ئێن لەوانەکانی پێشوو باسمان کرد، ئێن یعنی هاوکۆڵکەی شکانەوە. بەڵام ئیچێهانی ئای، مامەسا ئای چییە؟ یعنی هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم. لێرە ناوەندی یەکەم چێ بوو؟ هەوا بوو. کەواتە لێرە ئێن ئای پێی دەرێن هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم. مامەسا ئەدی ساینی ثێتا ئای پێی دەرێن گۆشە لێدان. ثێتا ئای پێی دەرێن گۆشە لێدان. ئەوەش هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم. مامەستا ئەدی ئێن ئار، ئێن ئار هاوکۆڵکەی شکانەوەیە، بەڵام لە بۆ چی هان ناوەند؟ لە بۆ ناوەندی دووەم. چکە هان لە شکانەوەی پێویستمان بە چەند ناوەند هەبوو؟ پێویستمان بە دوو ناوەند هەبوو. کەواتە ئێن ئار چییە؟ هاوکۆڵکەی شکانەوەیە، بەڵام لە بۆ چی هان ناوەند؟ لە بۆ ناوەندی دووەم. لە بۆ ناوەندی دووەم. ئەدی ثێتا ئار، ثێتا ئار دەکاتە ئێرە کە پێی دەرێن گۆشە شکانەوە. ئەوانە جوان بزانەواتایان چییە؟ ئێن هاوکۆڵکەی شکانەوە، ثێتا گۆشە، ئەگەر ئای بوو دەبتە لێدان، ئەگەر ئارش بوو دەبتە شکانەوە. ئێن ئای هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم، ئێن ئارش هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی دووەم. و ئێن لە بۆ سێ مادەش لەبیر نەکەی. ئێنی هەوا یەک، ئێنی ئاو 1.33 و ئێنی شوشەش 1.5. پشت بەو زانیارانی ئێرە ببەستە، ئەو زانیاریانی ئێرە کە لێرە لۆ نووسرایە، پشت بەو زانیاریانی ئێرە ببەستە، لەگەر ئەو ئێنانە کە بزانە بڕۆ پرسیارە بیرکاریەکان شیکارکە. با پێکەوە هەندێک پرسیاری بیرکاری شیکارکەین بزانین پرسیارەکان چمان پێ دەرێن. دەی بابی دێینە نمونەی شەشی ئەلف. یەڵە نمونەی شەشی ئەلف بزانین چمان پێ دەرێ. دەرێ تیشکێکی ڕۆناچی درێژی شەپۆڵەکەی 589 نانۆمەترە. درێژی شەپۆڵ یعنی لامدا. درێژی شەپۆڵ یعنی لامدا. باش، ئەو تیشکە لە گڵۆپێکی سۆدیۆم دەردەچێت. تەماشایکە لە گڵۆپێکی سۆدیۆم دەردەچێت، لە چێن دەردەستە چێندەر؟ لە هەواوە دەچێتە شوشەیەکی ئاسایی. تەماشایکە لە هەوا دەستە شوشەی. کەواتە چەند ناوەندم هەیە؟ دوو. سەرەتا تیشکەکە لە چێ بووە؟ لە هەوا. کەواتە ئێرە دەبتە ناوەندی یەکەم. دوایە تیشکەکە دەستە چێندەر؟ دەستە شوشەی. شوشە دەبتە ناوەندی چەندەم؟ دەبتە ناوەندی دووەم. ئەها دەرێ بەچی؟ بە گۆشە لێدان. بە گۆشە لێدان. تازە لۆتم باس کرد گۆشە لێدان یعنی ثێتا ئای. ثێتا ئای دەرێ ئایا گۆشە شکانەوەکەی چەندە؟
گۆشە شکانەوەکەی چەندە یعنی ثێتا ئار. بابین هەروە لە خۆمان ڕسمەکی دروستکەین لە بۆ شیکاکردنی ئەو پرسیارەی. تەماشای ڕسمەکەی کو دروست دەکەم. ئەگەر ئەوە ئەستوونی سەر ڕووەکە بی ناوەندی یەکەم هەوایە تیشکەکە لە هەوایە، ناوەندی دووەم شوشەی ئاساییە، لێرەش دەنووسم شوشە، کاتە چەند ناوەندم هەیە؟ دوو. باش تیشکەکە لە چێ دەستە چێ؟ لە هەوای دێتە شوشەی، کەواتە ئەو تیشکە لە هەوای دێتە شوشەی دەشتێتەوە. بێرە دەرێن گۆشەی لێدان ثێتا ئای، بێرەش دەرێن گۆشە شکانەوە ثێتا ئار. ثێتا ئای دایتەمە سیە، دەرێ ئەوە چەندە؟ تەماشا کوڕی گەورم، دوو ناوەندم هەیە مەرجی شکانەوە، دەبێت دوو ناوەند بی، تیشک بەلاری بی. ئەها گۆشە چەندە؟ سی. سی یعنی لار. تەماشایکە فکرەکەت دەمێ ئیستیفادەی لێ دەکەی. ئەگەر ئەوە ناوەندە جیاکراوەکە بی، ئێرە هەوا بی، ئێرە شوشەکە بایە، ئەوەش ئەستوونی سەر ڕووەکەی بی. ئاها تەماشایکەنێ هەمان پرسیار ئەگەر بیگوت بایە تیشکێکی ڕووناچی درێژی شەپۆڵەکە 589 لە گلۆپێکی سۆدیۆم دەردەسێت لە هەواوە بۆ شوشە بە گۆشە لێدانی سفر. گریمان بیگوت بایە گۆشە لێدانی سفر. ئەو کاتەی تیشکەکەم ئەوها بەلاری دروست نەدەکرد، تیشکەکەم ئەوها تەری بەڕووەکەی دروست دەکرد، ئەوە پێی دەرێن گۆشەی چەند؟ سفر. هیچ شکانەوە ڕووی نەدەدا. باش هەمان پرسیار ئەدی ئەگەر بیگوت بایە، هەمان پرسیار ئەدی ئەگەر بیگوت بایە، ئەها تەماشای هەمان پرسیار ئەگەر بیگوت بایە تیشکێکی ڕووناچی درێژی شەپۆڵەکە 589 نانۆمەتر لە گلۆپێکی سۆدیۆم دەردەسێت لە هەوا بۆ پارچە شوشەک بە گۆشە لێدانی 90 گریمان بیگوت بایە 90. دیسان ئەو تیشکەت بەلاری دروست نەدەکرد. ئەدی مامۆستا تیشکەکەمان کو دروست دەکرد؟ ئاها تەماشای ئەو تیشکەم ئاوها دروست دەکرد. ئەها گۆشەی چەند دروست دەکات؟ گۆشەی 90 دروست دەکات. دیسان لێرەش دیسان شکانەوە ڕووی نەدەدا. کەواتە ئەو قسەی معنای چییە؟ ئاها تەماشایکە سفر و 90 لە سفری تیشکەکە تەریبە لەگەر مابینی هەردوو ناوەندەکەی، شکانەوە ڕوونادا، شکانەوە ڕوونادات. لە 90 تیشکەکە ستوونە، لێرەش شکانەوە ڕوونادا. بەڵام ئەگەر بێت و دیتت گۆشەکە گەورەتر بوو لە سفر، ئەو ثێتایە گچکەتر بوو لە 90، ئەوە تیشکەکە چییە؟ تیشک لارە، شکانەوە ڕوودەدا. یعنی چ مامۆستا گەورەتر لە سفر؟ ئەگەر دیتت گۆشەکە 10 بوو، 15 بوو، 20 بوو، 24 بوو، 27 بوو، 30 بوو، لە سفری گەورەتر هەتا دەگەیە 90، 89، 88، 80 هەتا دەگەیەوانە، ئەوە تیشکەکە دەبتە لار. ها تەماشایکە ئەوە وەکو هەر بیزانی باشە، ها گۆشەکە سیە، کەواتە نە سفرە نە 90 تیشە، کەواتە دەکەوتە ئێرە، کەواتە تیشکەکە دەبتە لار و شکانەوەکەی تێدا ڕوودەدا. باش دەرێ ثێتا ئارم نەبوو بدۆزەوە پرسیارەکە. باش کوی حەلیکەین مامۆستا؟ یاڵا یاسای سنێڵ بنووسە. یاسای سنێڵ چ دەرێ؟ دەرێ ئێن ئای ساینی ثێتا ئای یەکسانە بە ئێن ئار ساینی ثێتا ئار. باش ئێن هاکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم بوو. لەو پرسیارە ئێرە ناوەندی یەکەمم چییە؟ هەوایە، کەواتە لێرە دەنووسم هەوا. ئەدی ناوەندی دووەم دەستە چێن دەردەستە شوشەی، کەواتە لێرەش دەنووسم شوشە، کەواتە ناوەندی یەکەمم هەوایە، ناوەندی دووەم شوشەیە. باش مارەکان لە جێی دانینەوە. ئێن هاکۆڵکەی شکانەوەیە، بەڵام لە بۆ چێ؟ لە بۆ هەوا. تازە هەر لێرە لۆتم باس کرد، گوتم هاکۆڵکەی شکانەوەی سێ شتان لەبەرکە، هەوا، ئاو، شوشە. لێرە هاکۆڵکەی شکانەوەی هەوایە، یەکی لە جێ دانێ، یەک جاران ساینی ثێتا ئای. ثێتا ئای چییە؟ گۆشە لێدانە، گۆشە لێدان لە مابینی تیشتی لێدان و ئەستوونی سەر ڕووەکە. لە پرسیارەکەش دەرێ گۆشەی لێدان. گۆشە لێدانەکە سیە، کەواتە دەرێم ساینی سی، یەکسانە. ئەو ئەولای معادلەکەی ئەوەما لە جێدانە، یەکسانە. ئێن ئار چییە؟ هاکۆڵکەی شکانەوەی ناوەندی دووەمە. ناوەندی دووەم چێیە؟ ناوەندی دووەم شوشەیە. گوتم بڕۆ ئێنی شوشەی لێ بکە. ئێنی شوشەی 1.5 ساینی ثێتا ئار. ثێتا ئارش پێی دەرێن گۆشە شکانەوە. گۆشە شکانەوە کە چەندە؟ یعنی بڕۆ لۆم بدۆزەوە،
ئەوەش ثێتا ئار. باشە ئەوەی لە گەنەزاندراویە دەستە ئەوبەری دەستە ژێری کەواتە یاساکە چی لێ دێ؟ ساینی ثێتا ئار دەکاتە یەک ساینی سی لەسەر 1.5. حاسی بەمان هەیە ساینی سی لێ دەدەم دوای جارانی یەکی دەکەم دابەشی 1.5 دەکەم ساینی ثێتا ئار دەکاتە 0.32. خۆ پرسیارەکە نارێ ساینی ثێتا ئارم لۆ بدۆزەوە ئەدی چ دەرێ گۆشەکەم لۆ بدۆزەوە تەنها ثێتا ئاگا لێبی ئەو ساینی کە دەبێ ئەو بەری نەچی بیهاوێیە ژێر 0.32ەکەی ئەدی بیرکاری پێمان دەرێ ثێتا ئار دەکاتە ساین ئینڤێرسی 0.32 ساین ئینڤێرسی 0.32 مامۆستا ساین ئینڤێرس لە حاسیبەی کو لێدە ئەو حاسیبەیە کە لە پێشت هەیە شیفت و ساینی لێدا شیفت و ساین کە شیفت و ساینی لێ دەدەی دوای ئەو ژمارەی داخل کە یەکسانەشی لێدا گۆشەکە چەند دەردەچی گۆشە شکانەوەکەت 19.2 دەردەچی. باش دەکرد پێ برێم تەمەشای کە گۆشە لێدانەوە چەندە سیە گۆشە شکانەوە چەند دەرچوو 19.2 ئەگەر تەمەشا بکەی گۆشە شکانەوەکە گچکەتر دەرچوو لە گۆشە لێدانی ئەوە یعنی چی مامۆستا لە وانەی یەکەم باسمان کرد ئەگەر ئەوە ئەستوونی سەر ڕووەکەی بی دەرێ هەر کاتێک تیشکێکی ڕۆناچی لە ناوەندێکی چڕی کەم بێتە ناوەندێکی چڕی زۆر لە ستوونەکەی چی لێ دێ نێزیک دەبتەوە کەواتە ئەو ثێتایە گچکە دەبی هاتەمەشای کە سیە بووتە چەند 19.2 ئەوە مالۆ دەسلمێنی هەر کاتێک تیشێک لە ناوەندێکی چڕی کەم بێتە ناوەندێکی چڕی زۆر ئەوە تیشکەکە لە ستوونەکەی چی لێ دێ لە ستوونەکەی نێزیک دەبتەوە. ئەوە وەکو معلوماتێک بوو باشە ئەوەش هەڵ دەکەین. ئەگەر لەو پرسیارەی تەواو زۆر باشیش تێنەگەیشتی وەرە تەمەشای پرسیاری یەکەمی ڕاهێنانی شەشی ئەلف بکە. بزانین پرسیاری یەکەمی ڕاهێنانی شەشی ئەلف چمان پێ دەرێ دەرێ گۆشە شکانەوەی تیشکێکی ڕۆناچی چەندە گۆشە شکانەوە یعنی ئار کەواتە لێرە گۆشە شکانەوەمان لێداوە دەکا یعنی ثێتا ئار چەندە باش کاتێک تیشکەکە لە چێ دەستە چێ لە هەوا کەواتە ناوەندی یەکەمم چێە هەوایە تێپەڕ دەبێتە ناو دەفرێکی ئاو تازە نمونونەکەمان هەل کرد لە نمونونەکەی دەچوە ناو شوشەی بەڵام ئەو جارەی دەستە چێ دەستە ناو ئاو کەواتە ناوەندی دووەمم چێ ناوەندی دووەمم ئاوە بە گۆشەی چەند بە گۆشەی 25 کەواتە ئەوە ثێتا ئای باش بە هەمان شێوەرە یاسای سنێڵ بنووسە یاسای سنێڵ چ دەرێ ئێن ئای ساینی ثێتا ئای یەکسانە بە ئێن ئار ساینی ثێتا ئار ئێن ئای هاکۆڵکە شکانەوەی ناوەندی یەکەم چێە تەمەشا پرسیارەکەی دەکەم ناوەندی یەکەم دەرێ هەوا ئەلێرە دەنووسم هەوا ئەدی ناوەندی دووەم ئاوە ئەوەش رەفتە ئاو ئێ باش ئەگەر ناوەندی یەکەم هەوابی کەواتە ئێنی هەوای چەندە یەک ئەو جاران ساینی ثێتا ئای چییە گۆشەی لێدانە ئەوەتە لە پرسیارەکە دەرێ 25 یەکسانە ئەدی ئێن ئار هاکۆڵکە شکانەوەی ناوەندی دووەمە ناوەندی دووەم چێە ناوەندی دووەم ئاوە ئازەش بۆم گوت لە هەموو پرسیارەکان بە بیرت دەینەوە ماعادا لەو سێی لە ئاو لە برێن هەوا و شوشەی ئەو سێیە لەبەرکە ما باقیدی ئەمە بەخۆمان لە پرسیارەکان لە خشتەی ئێرە تا دەینێ ئێن ئار هاکۆڵکە شکانەوەی ناوەندی دووەمە ناوەندی دووەمم چێ ئاوە ئێنی ئاوی 1.33 ساینی ثێتا ئار بۆ بیرکاری ئەوەی لەگە نەزاندراو بیبەژێری کەواتە ساینی ثێتا ئار دەکاتە یەک جاران ساینی 25 لەسەر 1.33 ساینی 25 لێ دەجارانی یەکی کە دوایە دابەشی 1.33 بکە ئەکاتە 0.31 باشە خۆ پرسیارەکە داوای ساینی ثێتا ئار ناکە پرسیارەکە داوای خودی ثێتا ئار دەکە ئەوەی کو دەدۆزم و ساینەی بوو بە ئەو بەری کورەنەی بێژێری دەبتە ئینڤێرس کەواتە دەرێم ثێتا ئار دەکاتە ساین ئینڤێرسی 0.31 مامسە ساین ئینڤێرس دیسان شیفت و ساینی لێدا
0.31 داخلکە ها گۆشەکە چەند دەردێ 8.5 دیسان ئەوەت بەبیر دەینەوە گۆشە لێدانەکە چەندە 25 گۆشە لێدانەکە چەندە 25 گۆشەشکانەوەکە دەرهینا چەند دەرچوو 8.5 ئەوە دیسان ئەوەمان پێ دەرێ ئەگەر تیشکێکی ڕۆناچی لە ناوەندێکی چڕی کەم بێتە ناوەندێکی چڕی زۆر لە ستونەکەی نێزیک دەبی ثێتایەکە گچکە دەبی ئەم شاکە لە 25 بیتە چەند 8.5 یادار بە ئەوە پرسیاری یەکەم. پرسیاری دووەم لەوانەیە لە ئیمتیحان بەو شکلت لۆ بێتەوە خشتەکە دەداتێ دەرێ هێندە نەزانراوەکەم لە بۆ بدۆزەوە سێلقی دایتەمە ئەلف با جیم ئەلیف دەرێ ناوەندەکەم هەیە شوشەی سینیە شوشەی سینی ئاگا لێبی شوشەی سینی نەک شوشەی ئاسایی ناوەندە چکەشمێ شوشەی ئاساییە کەواتە ئەوە بۆ دوو ناوەندی جیاواز شوشەی سینی فەرقی هەیە لەگە شوشەی ئاسایی ئەگەر بێت و تیشکەکەم هەبی بە گۆشە لێدانی 25 هاتە مەشایکە ئەو گۆشەیە کە دایت و نە سفرە نە نۆهەتە یەکەمادە سفر و نۆهەت نەبوو کەواتە لارە تاوە هەموو مەرزەکانی شکانەوەی لە ستەطبیق بوو دەرێت چێم لەو دۆزەوە ثێتا ئار ثێتا ئار چییە یعنی عفوا ثێتا ئار چییە ثێتا ئار یعنی گۆشەی شکانەوە وەرە گۆشە شکانەوە کەم لۆ بدۆزەوە وەرە یاسای سنێڵ بنووسە ئەوسا یاسای سنێڵ چییە ان آی ساینی ثێتا ئای یەکسانە بە ان ئار ساینی ثێتا ئار پرسیاری یەکەم باشە ان ئای هاکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم مامەسە ناوەندی یەکەم چێە شوشەی سینی شوشەی سینی مامەسە ئەمە لەبەرمان نییە ئێمە بخۆمان دەتان دەینێ لە ئیمتیحان شوشەی سینی 1.66 دیسانەکەەوە قسەیت لۆ دەکەمەوە شوشەی سینی گلیسیرینە نازەم هەر ئەوەکانی تکە مە بخۆمان دەتان دەینێ ساینی جاران گۆشە لێدانەکەم 25 چووە ناوەندەکەی دی ناوەندەکەی دی چییە شوشەی ئاساییە دەبی جەنابەت بە خۆت لەبەرت بی 1.5 جاران ساینی ثێتا ئار بە هەمان شێوە گەتەمە شاکەی سێ پرسیار هەمووی وەکو یەک دری بوو ئەو 1.5 بینە ژێری کەواتە دەرێم ساینی ثێتا ئار دەکاتە 1.66 ساینی 25 لەسەر 1.5 ساینی 25 لێ دەجارانی 1.6 کە دوای دابەشی 1.5 ساین ثێتا ئار کە مەقسەدی گۆشە شکانەوەکەیە دەکاتە 0.7 ئەمە ساین ثێتامان ناوێ دیسانەکەەوە دەرێمەوە ساین ثێتامان ناوێ کوڕی من ئەدی چێمان دەوێ ثێتامان دەوێ مامەسە کو ثێتاکەی بدۆزمەوە ئینڤێرس ساین ئینڤێرس دەکاتە 27.5 ئەوە پرسیاری لقی ئەلف لقی با چ دەرێ تەمەشای ئێرەکە لقی با ناوەندەکەت هەیە هەوایە ئەوە مامۆستا زانیمان ناوەندەکمان هەوایە ناوەندەکەی دی دیار نییە هاتەمەشایکە ناوەندەکەی دی دیار نییە گۆشە لێدان 14.5 گۆشە شکانەوەش 9.8 ئەوەی کوشی کارکەین مامۆستا یاڵە یاسای سنێڵ بنووسەوە دیسانەکە یاسای سنێڵ چ دەرێ ان ئای ساینی ثێتا ئای یەکسانە بە ان ئار ساینی ثێتا ئار ان ئای ناوەندی یەکەمم هەوایە هەوا ئەدی ناوەندی دووەم نازانم دەبێ ئەو ناوەندەی بدۆزمەوە باش ئێنی هەوای گوتمان لەبەرکە یەک جاران ساینی گۆشە لێدانی ئەوتە دایتە من لە لقی با 14.5 دەرێم ساینی 14.5 یەکسانە ئێن ئار ئەوەی نازانم چییە ئاکۆڵکەی شکانەوەی ناوەندی دووەمە نازانم چییە ئێن ئار جاران ساینی چێ شکانەوەکەی هات دایتی 9.8 باش ئەوەی چ لێ بکەین مامۆستا ئەوەی لەگە نەزانراویە بیبەژێری کەواتە ئێن ئار چی لێ دێ ئێن ئار دەکاتە یەک جاران ساینی 14.5 لەسەر ساینی 9.8 ئەمەشای چ دەکەی کوڕی من بەحاسی بەکەت ساینی 14.5 لێ دەدەی جارانی یەکی دەکەی ژمارەك لێ دەدەچی ساینی 9.8 لێ دەدەی ژمارەك لێ دەچی ئەو ژمارەی دابەش ئەو ژمارەیە دەکەی
تەماشای وەڵامەکە چەند دەردەی لقی بە وەڵامەکە دەکاتە 1.7 ساین 4.5 بە حاسیبە لێدا، ساینی 9.8 لێدا و 4.7. لقی جیم، تەماشای لقی جیم کە بابە، لقی جیم بزانین چمان پێ دەرێ. لقی جیم ناوەندی یەکەم هەوا. مامۆستا ئەو ناوەندی یەکەممانزانی هەوا. ئەدی ناوەندی دووەم ئەڵماسە، کەواتە تیشکێکم هەیە لە هەوای دەستە ئەڵماسی. باش. گۆشە لێدانەکەی 31.6 گۆشە شکانەوەکەی چەندە؟ باش. تەماشایکەنێ. عەفوەن. تەماشای ئێرەکەن. جیم. بابینە جیم. تەماشای. NI ساینی ثێتا I یەکسانە NR ساینی ثێتا R. ناوەندی یەکەم هەوا. ئەدی ناوەندی دووەم ئەڵماس. شکەکە لە هەوای دەستە ئەڵماس. باش. هاکۆڵکەی شکانەوەی هەوای چەندە؟ 1. جاران ساینی گۆشەکە چەند بوو؟ 31.6 گۆشە لێدانەکە. 31.6. مامۆستا خۆ ئەمە ئێنی ئەڵماسمان لەبەر نییە، ئەمە دەتان دەینێ. قیمەتەکەی دەرین لە ئاخری پرسیارەکەی دەرین ئەگەر بزانیت هاکۆڵکەی شکانەوەی ئەڵماسی 2.4 بێت. ساینی ثێتا R. ئەوەی لەگە نەزانرای بی بە ژۆرێ. ساینی ثێتا R بی بەژێر 1 جاران ساینی 31.6 لەسەر 2.4. ساینی 31 لێدە جاران یەکە دوای دابەشی 2.4 کە ساینی ثێتا R دەکاتە 0.021. خۆمە ساینمان نایە، تەنها ثێتایەکەمان دەوێت. ئێمامسە ثێتا دەکاتە چی؟ ثێتا R گۆشە شکانەوەکە دەکاتە ساین ئینڤێرسی 0.021 نەتیجەکەت دەکاتە 12.5. ئەوەش پرسیاری خشتەکەی. دەینە پرسیاری سێ. پرسیاری سێ بازانین ئەو چ دەرێ تیشکێکی ڕۆناچیم هەیە، درێژی شەپۆڵەکەی 550 نانۆمەترە. درێژی شەپۆڵ یعنی لامدا. ئاگا لێبی لە چێ دەستە چێ؟ لە هەوا کەواتە ناوەندی یەکەمم چێیە؟ هەوایە. دەستە لە هەواوە تێپەڕ دەبێت بە پارچەیەکی ڕوونی مادەیەکی دیاری کراوە. پارچەیەکی ڕوون. ئەدی نەمانگوت ناوەندەکان دەبێت ڕوون بن. ئاگا لێبی. بەڵام چییە؟ نازانم. خۆ دیاری نەکرد. سەلاندێک پرسیاری دەیگوت لە هەوای هاتە شوشەی نمونونەکە. دوای هاتینە پرسیاری یەکەم گوتی لە هەوای هاتە ئاوی. دوای هاتینە خشتەکەی دەهاتە ئەڵماسی. ئەلێرە دەرێت دەستە ناوەندێکی ڕوون. ئایا ئەو ناوەندە چییە؟ نازانی. باش. تەماشای ئێرە بکە. دەرێ هەردوو گۆشەی لێدان و شکانەوە. لێدان یعنی ثێتا I گۆشەی لێدان. گۆشەی شکانەوە یعنی ثێتا R. یەک لە دوای یەک. یعنی یەکەم جار لێدانەکە ئەوجە شکانەوەکە. لەگەڵ ستوونەکەی ئەوەندە و ئەوەندەیە 40 بە 26. کەمادەم دەرێ یەک لە دوای یەک کەواتە ئەو چلە دەبتە ثێتای I ئەو 26 دەبتە ثێتا R. ئایا هاکۆڵکەی شکانەوەی ناوەندە ڕوونەکە چییە؟ هاکۆڵکەی شکانەوەکەی وەرە یعنی ئێنەکەم لەو دۆزەوە بزانە چییە؟ NI ساینی ثێتا I یەکسانە بە NR ساینی ثێتا R. لە جێدانێ. ئەمسەکو لە جێدا بنین. یاڵا. NI هاکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم. ناوەندی یەکەم چێ بوو؟ هەوا. ئێنی هەوا 1 جاران. ساین گۆشەی لێدان یەک لە دوای یەک 40 یەکسانە. NR هاکۆڵکەی شکانەوەی ناوەندی دووەم. ناوەندەکە ڕوونا. دیار نییە یعنی وەک خۆی بنووسە NR دیار نییە. بیدۆزەوە. ساینی ثێتا R 26. ئەوەی لەگە نەزانراوە بی بەژێری NR دەکاتە 1 جاران ساینی 40 لەسەر ساینی 26. ساینی 40 بە حاسیبەی لێدا ساینی 26 بە حاسیبەی لێدا جاران یەک دیریکە دەبتە 1.47. 1.47 هاکۆڵکەی شکانەوەی چێیە؟ هاکۆڵکەی شکانەوەی گلیسرینە. ئەوە پرسیاری سێیەمی ڕاهێنانەکەی بۆ شکلەی حەڵ دەکەی. تەماشا ئێرەکە.
دەرێ ڕۆناچیەک دەکەوێتە سەر دڵۆپێکی ئاو لە کاتی باران بارینی بەلکە زێڕینە دروست دەبی ئەگەر ئەوە دڵۆپە ئاوەک بی عەفوەن ئەگەر ئەوە دڵۆپە ئاوەک بی با جوانتر دروستکەین عەفوو ئەگەر ئەوە دڵۆپە ئاوەک بی تیشکەچی ڕۆناچی بەر ئەو دڵۆپە ئاوەکەی تیشکە ڕۆناچەکە دەشتێتەوە قەوز و قوزەحەکان لە ئاسمان دروست دەبی تیشکێکی ڕۆناچی بەر دڵۆپە ئاوێک دەکەوێت بە گۆشەی 22 کەواتە ناتانی ئەوها تەریبی دروستکەی ئەدیکو مادەم گۆشەی 22 گۆت مامۆستا کەواتە دەبی بەلاری دروستکەی ئەو تیشکە گۆشە لێدانەکەی چەندە 22.5 دەرێ گۆشە شکانەوەکەی چەندە ئەگەر ئەوە ئەستونی سەر ڕوەکەی بی گۆشە شکانەوەکەی ئێرە ثێتا ئار چەندە باش تیشکەچی ڕۆناچی دەکەوتە سەر دڵۆپە ئاوەک کەواتە سەرەتا تیشکە ڕۆناچەکە لە چێن دەربووە تیشکە ڕۆناچەکە لە هەوای بووە ئەو جەبەرچێ دەکەوی بەر دڵۆپە ئاوەکی دەکەوی کەواتە ناوەندی یەکەم هەوایە ئەدی ناوەندی دووەم ئاوە داوای گۆشە شکانەوەکەم لێ دەکات دەرێم NI ساینی ثێتا ئای یەکسانە بە NR ساینی ثێتا ئار پێداچوونەوەی ئاگال لێبی NI ناوەندی یەکەمە سەرەتا تیشکە ڕۆناچەکە لە چێن دەربووە لە هەوای بووە ئێنی هەوای چەندە یەک جاران ساینی بەچ گۆشەک لێ دەدرێ دەرێ بە گۆشەی ئەوەندا 22.5 ئەدی ناوەندی دووەم NR ناوەندی دووەم تیشکەکە بەر ئاوی دەکەوی ناوەندی ئاوی 1.33 ساینی ثێتا ئار هەمووی پرسیارەکان دەتانم برێم تا ڕادەیەک وەکو یەکگرینە پرسیارەکان باشە ئەوەی لەگە نەزانراوە بی بەژێری دەبتە چی ساینی ثێتا ئار باشە کوڕم بی بەژێری دەبتە یەک جاران ساینی 22.5 لەسەر 1.33 ساینی 22 لێ دەجاران یەکەکە دابەش 1.33 کە کەواتە ساینی ثێتا ئار دەکاتە 0.28 دیسان ئینڤێرسی لۆوەگرا ثێتا ئار دەکاتە 16.5 دیتیتت لە 22 دەبتە 16.5 ئەوە یعنی چی؟ یعنی کاتێک تیشکێک لە ناوەندێکی چڕی کەم بێتە ناوەندێکی چڕی زۆر لە ستوونەکەی نێزیک دەبتەوە گۆشەکە گچکەتر دەبی ئەو پرسیارە ئی دووەم زۆر حەزم لەو نوع پرسیارانەیە ئی دووەم خۆشە پرسیارەکە ئاسانە لۆ تەڵەبە و لۆ هینانەوە لە بۆ هەڵبژاردن و بۆشایی خۆشە دەرێت تیشکێکی لادان باشە تیشکێکی لادانی ڕۆناچی ئایا لە ستوونەکەی نێزیک دەبی لەو پرسیارەی دەرێ ئایا نێزیک دەبی یان دوور دەبی لە ستوونەکە لە هەر یەک لەم بارانەی خوارەوە لە هەر یەک لەم بارانەی خوارەوە جیم و دال زۆر ئاسانە جیم و دال زۆر ئاسانە کو ئاسانە مامۆستا تەماشایکە تیشکەکەم هەیە لە هەواوە دێتە ناو شوشەی ناوەندە چیلۆ خۆت دروستکە ئەلێرە بنووسە هەوا ئەلێرە بنووسە شوشە ئەوەش ستونی سەر ڕوەکەی تیشکەکە لێرە دێتە ئێرە باش ئێنی هەوای یەک ئێنی شوشەی 1.5 خواکەی لە دەرسەکانی دیش گوتمان ئەگەر تیشک لە ناوەندێک هاکۆڵ کەشکانەوەی کەم بێتە ناوەندێک هاکۆڵ کەشکانەوەی زۆربی ئەدی تیشکەکە لە ستونی نێزیک نابتەوە تیشکەکە لە ستوونەکەی نێزیک نابتەوە پرسیاری بیرکاریشمان تازە لەسەر حەلکرد با کەواتە لقی جیم تیشکەکە لە ستوونی نێزیک دەبتەوە ئەدی لقی دال بالعکسە لقی دال ئەو جارێ دەرێت لە شوشەوە بۆ هەوا ئەگەر لە شوشەی بێتە هەوای لە ستوونەکەی دوور دەکەوتەوە چونکە لە هاوکۆڵکەی شکانەوەی زۆر ئیشوشەی 1.5 دێتە هەوای کاتە لە ستوونەکەی دوور دەکەوتەوە باشە ئەدی مامۆستا NI عفوا لقی ئەلف و لقی با لقی ئەلف چ دەرێ لقی ئەلف دەرێ ئەگەر NI گەورەتر بی لە NR ئەوەی یعنی چی یعنی هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم گەورەتر بی لە هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی دووەم هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم گەورەتر بی لە هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی دووەم یعنی چی هاوکۆڵکەی شکانەوەی یەکەم گەورەتر بی لە هاوکۆڵکەی شکانەوەی دووەم یعنی ئەگەر بێت و ئێرە
شوشەبی کەواتە ئێرە هەوایە هاوکۆڵکێشکانەوەی ناوەندی یەکەم گەورەترە لێرە باش ئەگەر هاوکۆڵکێشکانەوەی لە ناوەندی یەکەم گەورەتر بی لە ناوەندی دوم کەواتە لە ستونەکەی چی لێدێ لە ستونەکەی دوور دەکەوتەوە لێرەش پێچەوانەیتی ئیشاڵە لەوانەکانی دابێ بەردەوام دەبین لەسەر شکارکردنی پرسیاری سێم و پرسیاری چارەم ئیشاڵە دەستی دابێ دەگەینە بابەتی هاوێنە تاوانەیەکی دی بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ